ڕێز و سڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویست لە هەرکوێک هەن لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست لە بەرنامەم جارشدا وەگەمیشە چەند بابەتێکمان ئامادەیە و بۆتان دەخوێنمەوە. بابەت یەکەممان بەناونیشانی شەڕی حەلەب تەڵەیەک بۆ هەسەدە. ئەم بابەتە لەلایەن هیوا سەید سەلیمەوە ئامادەکراوە. چەند ڕۆژێکە ئەو پیلانەی کە ماوەیەکە دەوڵەتی تورکیا لە نێو ئەو دەوڵەتەشدا باڵی شەڕخوازی دەوڵەت لە هاکان فەیدان و یا شەرگولەری وەزیرانی دەرەوە و بەرگری کاری بۆ دەکەن چۆتە بواری جێبەجێکردنەوە. 5 ڕۆژە سوپای حکوومەتی ڕاگوزەری سووریا کە هەمان ئەو سوپایەیە کە لە هەیئەت تەحریر الشام کە پێشتریش بە بەرەی نەسرە ناسرا بوو و تێکەڵێک لەگەڵ پاشماوەکانی داعش پەلاماری گەڕەکە کوردنشینەکانی ئەشرەفی و شێخ مەقسوود لە شاری حەلەب دەدەن. لەو پەلامارەدا هێزی پەلاماردەر دەست لە کەسانی سڤیل و ژن و منداڵ ناپارێزن. نەخۆشخانە و مزگەوت و قوتابخانە و ماڵی هاوڵاتیان تۆباران دەکەن کە ئەمەشیان پێچەوانەی یاسا و ڕێسەکانی مافی مرۆڤە و یاسای مرۆیی نێودەوڵەتی. شایانی باسە پەلاماری چەکدارە تونڕەوەکانی ئەحمەد شەرع لەلایەن میدیایەکی زۆری عەرەبی لە نمونەی جەزیرە و حەدەس و کەناڵە تورکیەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان و کەناڵە ناوخۆیە سووریەکان ڕێکلامی بۆ دەکرێت و ڕەوایەتی بە کوشتارگەری کوردان دەدرێت. لە بەرامبەر ئەو هێرشە هەمەجێی تونڕەوە ئیسلامیەکان لەو دوو گەڕەکە سڤیل نشینەدا هێزەکان یاسایشی ناوخۆ کە لە چوارچێوەی ڕێکەوتنی 1 نیسانی 2025 ئەرکی پاراستنی ئەم دوو گەڕەکەیان پێسپێردرا بوو بەرگری قارەمانە نەدەکرێت و با قوربانی دانەوە دەیانەوێت داستانی بەرخۆدانێکی دیکە تۆمار بکەن. بەڵام ئەوانەی ئاگاداری پیلانە ئیقلیمیەکە نین کە ئەندازیارەکەی هاکان فیدانە پرسیارێک دەوروژێنن کە ئایا بۆچی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدەواتە بەرەی شەڕ فراوان ناکەن و دەهاوار یان بە هاواری گەڕەکەکانی ئەشرەفی و شێخ مەقسوود ناچن. گوتمان ئەوانەی ئاگاداری پیلانە نێودەوڵەتیەکە نین بۆیە پرسیارەکەیان تا ئەو شوێنەی پلانەکەیان بۆ ڕوون دەبێتەوە پرسیارەکەیان لە جێگای خۆیەتی. بەڕێزان تورکیا زۆری مەبەستە هەسەدە کارتانەوەی هەبێت لە بەرامبەر هێرشەکانی پارێزگای حەلەب و ئەو 25 کیلۆمەترە ببڕێت و لە دێر حافرە و یان لە ڕقەوە شەڕوانەکانی بەرەو شاری حەلەب بەڕێ بکات. بەڵام ئایا کە ئەوەی کرد چی ڕوودەدات؟ ئایا هەسەدە دەکەوێتە ناو ئەو تەڵەیە کە تورکیا بۆی داناوەتەوە؟ بێگومان بەڵێ و هەر ئەوەش ئەو تەڵەیە کە تورکیا بە هەماهەنگی کەسانێک لە حکوومەتەکەی شەرع دەیانناوە. هەمووتان چەندین جار گوێتان لەو لێدوانەی بەرەی شەڕخوازی حکوومەتی تورکیا بووە کە دەیانگوت ئەگەر سوپای سووریا پێویستی بە کۆمەک بێت ئێمە ئامادەین بۆیە دەڵێین ئافرین بۆ هەسەدە و فەرماندەژیرەکەی ژەنەڕاڵ مەسڵوم کە نەکەوتە داوی تەڵەکە و زیرەکانە خەریکە چاشنی مینەکە دەردەهێنێت کە بۆیان دەناوە. بێدەنگی نەتەوەیەگرتوەکان و کۆمەڵگای نێودەوڵەتی بەرامبەر تاوانەکانی دەوڵەتی تیرۆر لە سووریا. ئەمەش سەردێڕی بابەتێکە لەلایەن بەڵند دلێرەوە یان بڵێن دلێر شاوەیسەوە ئامادەکراوە. هێرشی هێزەکانی سووریا کە پێگاتوە لە هێزەکانی وەزارەتی بەرگری و ئاسایشی گشتی بۆ سەرگەڕەکە کوردنشینەکانی شێخ مەقسوود و ئەلئەشرەفیە لە حەلەب و ئەنجامدانی تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و تاوانی جینۆساید بە شێوەیەکی ڕێکخرا و دژ بە پێگاتەیەکی دیاریکراو کە کووردە پەیوەندی بە هەموو جیهانەوە هەیە. تاوانی نێودەوڵەتین و ئەو تاوانانن کە ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی دەخەنە مەترسیەوە. ئارامی هەرەمایەتی دەخاتە دۆخێکی ناجێگیربوونەوە، مرۆڤایەتی داهژێنێت. تاوانەکانی کوشتن و ئەشکەنجەدان و ئاوارەکردن و سوکایەتیکردن بە تەرمی کوژراوان و بۆردومانکردنی نەخۆشخانە و گەڕەک و ناوچە سڤیل نشینەکانی کورد و چەند بابەتێکی لەوش. لە سلمێنەری ئەو ڕاستیەیە کە ئەم دەوڵەتە نوێی سووریا و خودیە لە ئەحمەد الشەرع جۆڵانی و ئەم هێزانە هێشتا گروپی تیرۆریستی مەترسیدارن لە چوارچێوەی دەوڵەتدا ڕێکخراون. ئەوەی شایانی باسە پارساڵ چەکدارانی لە ئەحمەد الشەرع بە هەمان شێوە تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و جینۆسایدیان بەرامبەر بە پێگاتەی دروست لە پارێزگای ئەلسوەیدا و پێگاتەی عەلەوی لە ناوچەی ئەلساحلی سووری ئەنجامدا. هەموو جۆرە تاوانەکانی کوشتن و لاقەکردن و ڕفاندنی ئافرەت و تاڵانکردن و سووتاندنی مڵک و ماڵی هاوڵاتیان و چەندین تند و توژی تر.
بە بەرچاوی کۆمەڵگای نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتووەکانەوە ئەنجامدا. تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و تاوانی جینۆساید بە مەبەستی لە ناوبردننی پێکهاتەی ئاینی وەک دروزەکان و عەلەوی و نەتەوەی کورد، پێشێلکاری سامناکی مافەکانی مرۆڤە، پێشێلکردنی میساقی نەتەوە یەکگرتووەکانی ساڵی 1945 و جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ لە 1948 و هەروەها هەردوو پەیماننامەی نێودەوڵەتی تایبەت بە مافەکانی مرۆڤی ساڵی 1966. مانەوەی ئەحمەد شارع لا سەرۆکایەتی سووریا سەرچاوەیەکە بۆ بوژانەوەی تیرۆر و بیری تونڕەوی، ئارامی جیهان و ناوچەکە و ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی دەخاتە مەترسیەوە. پێویستە نەتەوە یەکگرتووەکان و کۆمەڵگای نێودەوڵەتی بە زووترین کات بێنە سەرخەت بۆ پارێزگاریکردن لە پێگاتەکان و دادگاییکردنی ئەنجامدەرانی ئەم تاوانە. لە شێخ مەقسوودەوە ناونیشانی بابەتێکە لەلایەن عومەر خەتابەوە ئامادەکراوە. لێرە بەرگری بژاردەیەکی سیاسی نییە، بەڵکو مەرجێکە بۆ بوون. لێرە کاتێک ژیان گەمارۆ دەدرێت، بەرگریکردن دەبێتە کردارێکی ئەنتۆلۆژی نەک ئایدۆلۆژی. لێرە وەستانەوە بەرامبەر مردن، وەستانەوەیە بەرامبەر سڕینەوە لە مێژوو. لێرە منداڵ و ژن و گەنج فیگەری ڕەمزیانە نین، بەڵکو ئەکتەرێکی چالاکن و بڕیاریان داوە ڕۆڵی تەماشاکەرێکی پاسیڤ نەگەڕن، بەڵکو خۆیان خوڵقێنەری مێژوو بن. لێرە بەرگریکردن ئایدیایەکی ئەبەستراکاتی سەربازی نییە، چونکە خودی مانەوە بووەتە پرسیارێکی کراوە و تەنها کردارە دەتوانێت وەڵامی بداتەوە. لێرە جیاوازی لە نێوان سڤیلێک و شەڕوانێکدا نییە، نەک لەبەرەوەی کە کۆمەڵگاکە دڕندە بووە، بەڵکو لەبەرەوەی تند و تیژی وەکو تەنها ئاسوەیەک فەرز کراوە. لێرە خۆراگری بە ژمارەی تفەنگەکان نییە، بە ژمارەی ئەو دڵانەیە کە نایەنەوێت بشکێنرێن. لێرە شەرعیەت دانپێدانانێکی یاسایی نییە، پەیوەندیەکی کۆمەڵایەتیە بۆ ڕێکخستن و بەرگری. لێرە کەرامەت بەهایەکی ئەخلاقی ئەبستراکت نییە، بەڵکو پاراکسیسێکی ڕۆژانەیە. لێرە دەم و چاوەکان ترس ناناسن، چونکە ترس لە ژیانیاندا بەم گەڕەکەدا گوزەری نەکردووە. لێرە شکست سەربازی نییە، بەڵکو ئەنتۆلۆژیە. بەرگریکردن قارەمانێتی نییە، بەڵکو هۆشیاریە. لێرە چەک تەنها تفەنگێک نییە، بەڵکو ئیرادەیەکە بۆمانەوە. لێرە دەمێنی دەبێ بجەنگیت و بەرگری بکەیت، نایکەیت و دەڕۆیت دەکەویتە پەراوێزەوە. شێخ مەقسوود هاوار ناکات، چونکە دەزانێت کە بەرگریکردن لە هەموو هاوارەکان دەنگی بەرزترە. شێخ مەقسوود گەڕێکێکی گەمارۆ دراو نییە، بەڵکو هێڵێکی سوورە کە بە خوێن نەخشێنراوە. شێخ مەقسوود شەڕ ناکات بۆ شەڕ، بەڵکو بۆ ژیان دەجەنگێت. ترەمپەکانی ئەمریکا. ئەمەش ناونیشانی بابەتێکە لەلایەن حەسەن ڕازانیەوە ئامادەکراوە. ڕەفاندن و گرتنی مادۆرۆ سەرۆکی ڤەنزوێلا بە فەرمانی ترەمپ سەرۆکی ئێستای ئەمریکا نەتەنها سەرۆکە و نەکۆتا سەرۆکیش دەبێت کە بەدەستی سەرۆکە ترەمپ ئاساکانی ئەمریکا بەو مەرەدە برابێت. مێژووی سەرۆکەکانی ئەمریکا کەم تا زۆر ترەمپ ئاسا دەسەڵاتی حکوومەتی ئەمریکایان بەکارهێناوە. سیاسەتی ئەمریکاش چ کۆماریەکان دەسەڵاتیان بەدەستەوە بوێت وە چ دیموکراتەکان، هەردووکیان بۆ سەپاندنی دەسەڵاتی پۆلیسیانە و هەژمونی سیاسی و سەربازی ئەمریکا بە سەر دونیادا دوو دیوی یەکدراو بوون. ئەوە تا گۆڤاری نویزویکی ئەمریکی بە ئاشکرا ترەمپەکانی ئەمریکا بۆ ڕای گشتی ئاشکرا دەکات. گۆڤاری نویزویکی نووسیوەتی و دەڵێت ڕەفاندن و گرتنی نیکۆلاس مادۆرۆ سەرۆکی ڤەنزوێلا لەلایەن هێزێکی سەربازی نوخبەی ئەمریکاوە بە فەرمانی ترامپ مێژوویەکی درێژی ئەمریکا لە دەستێوەردانەکانی ئەمریکا لە سیاسەت و کاروباری نێو خۆی وڵاتاندا دێنێتە بیر خەڵک. ئەو مێژووە سەردەمانێک ترامپ خودی خۆی ڕەخنەی لێ دەکرد. مەبەستێکی تری زۆر بەهێز کە گۆڤارەکە ئاشکرای کردووە دەربارەی دەستێوەردانەکانی ئەمریکا لە کاروباری نێو خۆی وڵاتان با تەنها مەبەست لە گۆڕین و وەلانانی دیکتاتۆرەکان نەبووە، بەڵکو و هەوڵێکیش بووە بۆ ئەوەی پێش بە بڵاوبوونەوەی کۆمۆنیزم بگیرێت، یاخود بە مەبەستی پارێزگاری بووە لە بەرژەوەندی استراتیژی ئەمریکا. جا
با ئێمە تۆزێک بگەڕێنەوە بۆ مێژووی دوێنێ و بزانین کێن ئەوانەی لە وێنەی مادۆرۆ و ترەمپەکانی ئەمریکاش ڕەفاندویانن یان بڵێن کوشتویانن یان لە سەرکار و دەسەڵاتدایانداون جا بە شێوەی کوتەدا بوو بێت یاخود بە هێزی سەربازی و لەشکرکێشی بوو بێت. بۆ نمونە سەدام حوسێن سەرۆکە دیکتاتۆرەکەی پێشووی عێراق. لەم چەند خاڵانەدا ناوی ئەو سەرۆکانە خوێنەوە کە لەلایەن دەوڵەتی ئیمپریالیزمی ئەمریکاوە دەستێوەردان لە دەسەڵات و خودی دەسەڵاتەکەیان نەکراوە. یەکەم محەممەد مصدق لە وڵاتی ئێران ساڵی 1953 محەممەد مصدق سەرباری ئەوەی کە بە پێی هەڵبژاردنێکی دیموکراتانە لەلایەن خەڵکی ئێرانەوە هەڵبژێردرا بوو، بەڵام چونکە دەستی بەر بۆ خۆماڵیکردنی نەوتی ئێران و گوتی دەبێت نەوتی ئێران بۆ ئێرانیەکان بێت، ئیتر بۆ قسەی خوێنی خۆی کردە کاسەوە. ئەمریکا و بەریتانیا لێی دڕدۆنگ بوون و لێی چوونە سەنگەرەوە، ئیتر لە ڕێگەی CIA بە ڕێگەی کوتەدا محەممەد مصدق وەلانرا. دووەم جاکۆبو ئەریەنز لە وڵاتی گواتیمالا لە ساڵی 1954 ئەو سەرۆکەشیان وەلانە هەر لەبەر ئەوەی کە کەسێکی بە ئایدۆلۆژی چەپ بوو. ئەو کارەشیان بۆیە کرد تاکو بەر بە بڵاوبوونەوەی ئایدۆلۆژێتی چەپڕەوانە بگرن. ئەو کارەشیان لە کاتێکدا کرد کە شەڕی سارد لە ترۆپکیدا بوو. سێم عەبدولکەریم قاسم لە عێراق ساڵی 1963 بە شێوەیەکی کوتەتا ئەو سەرۆکەیان لابر کە کوتەتاکەش بە هاوکاری ئەمریکا حیزبی بەعس پێی هەستا و ئەنجامیدا. هۆیەکە شێوە بوو کە عەبدولکەریم قاسم پەیڕەوی لە سیاسەتێکی دژە ڕۆژ ئاوایانە دەکرد و هەروەها کەسێکی بە ئایدۆلۆژی چەپ بوو. چوارەم فیدال کاسترۆ لە وڵاتی کوبا لە ساڵی 1961 ئەمریکا هێرشێکی سەربازی سەر نەکەوتووی لە دژی کاسترۆ ئەنجامدا و ئەو فەشەلەشی لە لەشکرکێشیەکەیدا بووە هۆی ئەبڕۆچوونێکی گەلێک گەورە و ئاشکرا لە سیاسەتی دەروی ئەمریکادا. پێنجەم نەگودینا دیم لە وڵاتی ڤێننا یان بورن ڤێتنام لە ساڵی 1963 ئەمریکا بە ئاشکرا پێوە دیار بوو کە کەوتو بووە ناو زۆنگاوی شەڕێکی نەبراوە لە ناو ڤێتنامدا و نەشی دەتوانی لێی دەربچێت، بۆیە پشتیوانی لە کوتەتایەکی سەربازی کرد و دەسەڵاتی نەگودینە دیم کۆتایی پێهات. شەشەم هدسون ئوستن لە وڵاتی گرینادا ببورن لە ساڵی 1983 ئەمریکا لە ڕێگەی هێرشێکی سەربازی کورد ماوەدا کۆتایی بە دەسەڵات و حکمی ئەو سەرۆکەش هێنا. حوتەم جان کلۆد دوفالیە لە وڵاتی هایتی لە ساڵی 1986 ئەو سەرۆکە کەسێکی دیکتاتۆر بوو، بەڵام هەر کە ئەمریکا پشتیوانی و کۆمەکی خۆی بۆ ئەو سەرۆکە بڕی ئیتر خەڵکی وڵاتەکەی خۆی لێی وەخۆکەوتن و تەفروت و نایان کرد و لە دەسەڵات لایان برد. هەشتەم مانوێل نوریگا لە وڵاتی پەنەما لە ساڵی 1989 زایێنی ئەمریکا هێرشی سەربازی کردە سەر پەنەما و ئەو سەرۆکەشی گرت و دەدگایی کرد و خستیە ناو زیندانەوە. نۆیەم سەدام حوسێن لە وڵاتی عێراق لە ساڵی 2023 زایێنی ئەمریکا و چەندین دەوڵەتی تری هاوپەیمانی ئەمریکا هەمویان بەیەکەوە هێرش و لە شێرکێشیان کردە سەر عێراق و حکوومەتەکەی سەدامیان ڕووخاند و ئەو سەرۆکەشیان گرت و خستیانە زیندانەوە و دواتریش لە دادگاییکردنێکدا لە سێداریاندا. دەیەم معەممەر قەزافی لە وڵاتی لیبیا لە ساڵی 2011 معەممەر قەزافی لە کات و سەردەمی بەهاری عەرەبیدا بە پاڵپشتی ڕاستەوخۆی ئەمریکا و ناتۆ هێرش و لەشکرکێشی کرایە سەر و دەریان پەڕان، بەڵام لە کاتی ڕاکردنەکەیدا ئەو بوو کە گرتیان و کوشتیان. یازدەم نیکۆلاس مادۆرۆ لە وڵاتی ڤەنزوێلا لە ساڵی 2026 زایێنی بە فەرمانی ترەمپ هێزێکی تایبەتی سەربازی و بە هێزی سەربازی مادۆرۆ گیرا و بردیان بۆ ئەمریکا و ئێستاش بە تەمان دادگایی بکەن، ئیتر جارێ زووە و نازاندرێشی ڕوودەدەوە چارەنووسی مادۆرۆ چی دەبێ و لێکەوتەکانی ئەو هێرشە چی دەبن بۆ ئەمریکا. جا بە بڕای من ئەو سەرۆکەش هەر وەک سەرۆکەکانی تر دەڕوا و هیچ چیش بۆ ئەمریکا ڕوونادات و ترەمپ پیش وەک بەرزەکی بانان بۆی دەردەچێ و مادۆرۆش دەچێتە ڕیزی سەرۆکە کوژرا و وەلا نراوەکان. ئەدی باشە زەین ئەلعابیدین سەرۆکی وڵاتی تونس یان سەرۆکی یەمەن و سەرۆکی میسر کە
لە سەردەمی بەهاری عەرەبیدا بە یارمەتی ئەمریکا و ناتۆ خەڵک هەڵی کوتانە سەر و دەری پەڕاندن بە شەرەسەد لە سووریا و هێنانی جۆلانی بۆ شوێنەکەی یان ڕووخاندنی حکومەتی تالیبان لە ئەفغانستان و هێنانەوەیان بۆ جارێکی تر هەموو ئەو کارانە بە یارمەتی و کۆمەکی ڕاستەوخۆی ئەمریکا و ناتۆ ئەنجام دراون. ئێستا ئەمریکا بەڕاستەوخۆ و ناتۆش بە ناڕاستەوخۆیی باز لە ئێران دەکەن، بەڵام دیار نییە تر چی ڕۆدەدات. بەڵێ بینەرانی خۆشەویست، بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی شەم پێشکەشکردن تا بەرنمەیەکی تر و ئامادەکردنی چەند بابەتێکی تر بۆ ئێوەی خۆشەویست هەر شاد بن.